بن لە نەخۆشی و هەر هۆکارێکتر کە ڕوبڕووی ئەوەی بەڕێزە بێتەوە. بەڕێزان وەکاگادارە لە محازەڕەکانی پێشوە بە تەفاسیلی باسمان لە پەترۆڵیۆم ئیکۆنۆمی کرد لە محازەڕەشە هەر بە شێوازی ئۆنلاین بەردەوام ببین. پێم خۆشە بەر لە دەستپێک ئاماژە بە خاڵ بکەم کە بەڕێستان نەزانن لە هەفتەی پێشوە کویزێکی ئۆنلاینماندانا بەداخەوە لە تێکڕای بەڕێزان کە لە کلاسڕوم جوینن نزیکی 15 کەس وەڵامی نردوتەوە. بەڕێزان من لێرە پێتانە لەم جارێکتر ئەم ڕۆژە توانن جارێکتر وەڵام بنێرنەوە، چونکە بەڕاستی ئەمە 5 دەرەجەی لەسەرا هەر کەسێک وەڵامی یابێتەوە حەقی خۆی و بەپێی وەڵامەکەی دەرەجەی بۆ دانرێت، هەر کەسێکیش وەڵام نایەتەوە بە دڵنیاییەوە سفرە. جا بۆیە ئاگاتان لەو خاڵە بێ بەڕێزان، خۆشتان تەجروبەتان هەیە ئەمە یەکەم کویزی ئۆنلاین نییە بە دڵنیاییەوە. ئاگاتان لێبێ بۆی 5 دەرەجەکەتان نەڕوا ئەتوانن ئەمڕۆژ وەڵام بنەوە لەبەر خاتری ئەوەی بەڕێز بۆ ئەوەی کە ئەو حەقەتان نەفەوتێت. بەڕێزان لەم محازەرەیە بەگشتی باز لە پەترۆڵیۆم پۆلیسی ئەکەین، باز لە سیاسەتی نەوتی ئەکەین، باز لە هۆکارەکانی بە بەهاکردنی نەوتەکەین، ئایا چۆن نەوت بە بەها ئەکرێت و ئایا مێژووی ئەم نرخدانان لەسەر نەوت و دواتر مامەڵەکردن لەگەڵ نەوتاوە دواتر سەرجەم ئەو بازاڕە داراییە نێودەوڵەتیانی کە مامەڵە لەگەڵ سێکتەری وزاکەن بە شێوازێکی گشتی باسەکەین. بێگومان سیاسەتی نەوتی ئێستا لە زۆرێک لە وڵاتانی دنیاە وەک بەڕێستان نەزانن بە تایبەتی وڵاتە پیشەسازیە گەورەکان کە ئەمڕۆ بەکارهێنان و یاخود بەکارهێنەر و کڕیاری نەوتن و ئەمانە زیاتر کار لەسەر بژاردنەوە یاخود جوڵە پێکردنی سیاسەتی نەوتی ئەکەن لە سەر ئاستی بازاری نێودەوڵەتیە و لە بەرامبەریشە وڵاتانی فرۆشیار و بەرهمێنەرەی نەوت وەک وڵاتە تازە گەشەکردوەکان بێت یاخود وڵاتە پیشەسازیەکانیش بێت تا ڕادێکە بەشێکی زۆریان نەزانن وەکو معلومی بەڕێستانە ئەمریکایەکێکە لە دەوڵەتانە دووبەیەکێکە لە دەوڵەتانە ڕووسیا ئێران ئەمانە دەوڵەتی پێشکەوتوشن لەگەڵ ئەوەشە تەماشاکی خاوەنی سێکتەری نەوتین خاوەنی حەقلی نەوتین لە وڵاتەکەی خۆیانە. بۆیە بزانین بە شێوازێکی گشتی مێژووی سیاسەتی نەوتی یاخود بە بەهاکردنی نەوت بۆ کێ ئەگەڕێتەوە. Petroleum policies have been an increasingly important aspect of diplomacy. The ability to fix the price and production of oil was first established in 1928 by the Akinakari Agreement because the discovery of the East Texas oil fields in the 1930s led to a boom in production that caused price to fall. The Commission retained control oil prices. بەڕێزان بە شێوازێکی گشتی سیاسەتی نەوتی ئێستا وەکو هەمووتان ئاگدارن وەک لە محازەڕەکانی پێشوشە ئاماژەمان پێکردووە نەوت بۆ خۆی وەکو سەرچاوەیەکی سروشتی تەماشاکی ئەمڕۆ زۆرترین مامەڵەی پێواکرێەوە زۆرترین خواستی لەسەرەوە ئەتوانین بڵین زۆرترین فۆکسی لەسەر ئاستی بازاڕەکانی دنیاە چ بۆ وڵاتە پێشکەوتەکان بێ و چ بۆ وڵاتە تازە گەشەکردوەکان بێ. و گوتمان ئەمڕۆ سێکتەری وزا یەکێکە لەو فاکتەرانەی کە بووە بە هۆکارێک بۆ ئەوەی کە هەرچی دەوڵەتەکان هەیە لە دنیاە بتوانن لە ڕێگەی ئەم سێکتەری وزەیەوە ئەگەر هەرچەندێ دوژمنیش بن ئەگەر هەرچەندێ نەیاری یەکتریش بن تەماشاکەی بەهۆی تەموحیان بە سەرچاوەکانی وزەوە تەماشاکەی ڕێگەی تر هەڵەبژێرن. بۆ نمونە ئەسپێکت ئۆف دیپلۆماسی شێوازی دیپلۆماسیەت بەکارێنە ئەتوانین بڵین ئەمڕۆ سێکتەری نەوت سەرچاوی وزە بووە بە فاکتەرێکی گرنگ لە چیە لە سلکی دیپلۆماسیە. یعنی تۆ تەماشاکەی یعنی زۆر دەوڵەت هەیە لە دنیاە بەهۆی نەوتەوە بوون بە دۆستی یەکتری و زۆر دەوڵەتیش هەیە لە دنیاە بەهۆی نەوتەوە یاخود بەهۆی سەرچاوەکانی وزەوە بوون بە نەیاری یەکتری. بۆ نمونە بەڕێزان ئێستا تەماشاکی هەرێمی کوردستان بەهۆی ئەم سەرچاوە بەهێزە سروشتەی کە لە وڵاتەکەی ئێمە هەیە مەسەلەن نەوت یەکێکە لەو فاکتەرە گرنگانی کە تەماشاکی بەهۆی و مامەڵە لەگەڵ تورکیا ئەکەین لە کاتێکا تورکیا چەندین ساڵە مەسەلەن نەیاری کوردە وەکو نەتەوە. بەڵام نەوت چی کردووە؟ نەوت وای کردووە لایەنی دیپلۆماسیەتی بینی هەرێمی کوردستان و لایەنی دیپلۆماسیەتی بینی تورکیا بە شێوازێک لە شێوازەکان پێش بکەوێت و هەر نەوتە وای کردووە مەسەلەن ئەمریکا سیاسەتی بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی
لە جۆرێکەوە بگۆڕێت بۆ جۆرێکتر بەریتانیا بە هەماشەوە فەڕەنسا بە هەماشەوە کەواتە ئەمڕۆ نەوت بۆ بە کاڵایەکی دیبلۆماسی لەسەر ئاستی بازاڕەکانی دنیا لەسەر ئاستی سیاسەتی ئابووری نێودەوڵەتیە تەماشاکەی گرنگترین فۆکسی لەسرە و گەورەترین نیشانی لەسرە کە ئەمڕۆ مامەڵی لەگەڵاکرێەوە پاشان the ability to fix the price of production of oil was first established in 1928 by the Aknakari Agreement. بەڵێزان بە شێوازێکی گشتی نەوت لە ساڵی 1928ەوە وەکو سلعەیەک مامەڵی لەگەڵاکرێ وەکو کاڵایەک مامەڵی لەگەڵاکرێت کە بەهای هەیە تەماشاکەن لە ساڵی 1920 کاتێکە ئەکنەکاری ئەگریمنت ڕێکەوتنامەی ئەکنەکار مەسەڵەن ئیمزاکرا لە نێوان چەند دەوڵەتێکە تەماشاکی لەو کاتەوە نەوت نرخی لەسەردانرا واتە لە ساڵی 1928ەوە بۆ یەکەمین جار تەماشاکی نەوت چوارچێوەیەکی ئابووری باگراوندێکی ئابووری وەرگرت توانێتی وەکو کاڵایەکی بەبەها مامەڵی لەگەڵاکرێەوە توانری بە هەماشە ability fix the price of production of oil یعنی وەکو کاڵایەک مامەڵی لەگەڵاکرا کە نرخی لەسەر دابێت و پاشان تێچوونیشی لەسەر حساب بکرێت یعنی تۆ تەماشا بکە بەڕێزان ئەم نەوتەی کە ئێستا لەم سەردەمەیە یعنی خۆمان نەزانین نرخینە و چەندین قۆناغی جیاوازی بڕی لە دۆلارێکەوە بیگرە حتا ئەگاتە 114-120 دۆلاریشی تێپەڕان لە ساڵی 2013 ئەوانە تەماشاکەی مێژۆکەی گەڕێتەوە بۆکەی مێژۆکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1928 بۆ یەکەمین جار لە دوای ئەم ڕێکەوتنامەیەوە تەماشاکەی بەهای لەسەرداندا ئەمیش بەهۆی چیەوە بوو کە بەهای لەسەرداندا because the discovery of the East Texas oil fields بۆ یەکەمین جار لە ڕۆژهەڵاتی تەکساس تەماشاکی حەقلێکی نەوتی دۆزرایەوە و پاشان لە ساڵی 1930 وردە ئینتاج زیادی کرد و ئەمەش بۆ هۆکارێک ئەوەی کە چی بێت ئەمەش بۆ هۆکارێکە جوڵە لە نرخی بازارە دروست بێت تەماشاکە بەڕێزان لە دوای ساڵی 1930ەوە وتمان لە ساڵی 1928 نرخ لەسەر نەوتدانرا ینی پێوانە بۆ نەوتدانرا نرخ لەسەریدانرا و تێچوونی لەسەر دیاریکرا و کۆمپانیا دروست بوو بۆی کە چی بکات بۆی کە ئیستیسمار لە مەجای نەوتیا بکات تەماشا بکەن بەڕێزان لە ساڵی 1930 ئیتر لە دوای ئەوە وردە گەڕان و پشتینەکان بە دوای نەوتە وردە دەستی پێکرد لە ساڵی 1930 ئەگەر تەماشا بکەن لێرەیە ئاماژەی پێکراوە لە حەقڵێکی نەوتی دۆزرایەوە لە تێکساس ئەم حەق لە نەوتیە وای کرد چی بێت کەوسد بای پرایس تو فال وای کرد کە نرخی نەوت دابەزێت تەماشا بکەن بەڕێزان ینی زۆربوونی نەوت ئەمە چیمان پێڵێ زۆربوونی نەوت یاخود زیادبوونی خستنە ڕۆی نەوت کاریگەری هەیە لەسەر چی کاریگەری هەیە لەسەر جوڵە پێکردنی نرخەکان یعنی لێرە ئەگەین بە چی لێرە ئەگەین بە حەقڵێکی اقتصادی یاخود ئەگەین بە لایەنێکی اقتصادی ئەمەمان بۆ دەرخات کە لە سڵایدەکانی دواتریش ئاماژی پێکەین وردە نەخستنە ڕووی نەوت زیایی کرد تەماشا بکەن بەڕێزان کەوسی پرایس تو فال بۆ هۆکاری چی ئەم خستنە ڕووە کە تەکساس نەوتی تیا دۆزرایەوە بۆ هۆکاری دابەزاین نرخەکان بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە چی کرا ئەکنەکاری ئەگریمنت ئەو ڕێکەوتنامەیە کە لە ساڵی 1920 ئیمزاکرا کە لێرە بە کۆمیسیۆن ناوێت the commission retained to the control oil prices هەوڵیدا چی بکات ئەم ڕێکەوتنە هەوڵیدا وردە چوارچێوەیەکی دیاریکراو بۆ نرخەکانی نەوت بنات و پاشان هەوڵیدا چی بکات هەوڵیدا بۆ ئەوەی کە کۆنتڕۆلی نرخەکان بکات لە بازاڕە نێودەوڵەتیەکانە بە شێوازێکی گشتی this agreement were formed between the 7 multinational known as 7 sisters they include ئەمانەش بە شێوازێکی گشتی لە نێوان چەند دەوڵەتێکا بن بەڕێزان یەکێک لەوانە ئەمریکا لەوانە بەریتانیا لەوانە کەنەدا لەوانە مەسەلەن ئەم 4-5 دەوڵەتە یەکیان گرت کە بەچی ناوابێت 7 سیستە بە حەود دەستە خوشکەکە ناوابێت واتە بە شێوازێکی گشتی یعنی دەستە خوشکێکیان پێگەێنا بۆچی بۆ ئەوەی کە بتوان کۆنتڕۆڵی نرخەکانی نەوتکرد ئەوانیش کێ بن بەڕێزان ئەکسۆن تاکسیکۆ بریتیش پەترۆڵم شێل گۆڵف ستاندارد ئۆیل کۆمپانی لەگەڵ مۆبل ئۆیل یعنی ئەم حەوت کۆمپانیایە بوونە هۆکارێک کە توانیان ئەم ڕێکەوتنە ئیمزا بکەن لە پێناو کۆنتڕۆڵکردنی نرخەکانە بۆ ئەوەی چی بکەن بۆ ئەوەی کە دەست بەسەر بازاڕە نێودەوڵەتیەکانە بگرن دەست بەسەر بازاری سێکتەری وزە بگرن لە ساڵی 1930 بەدواوە پاشان وردەوردە چی دروست بوو وردەوردە خواز لەسەر
نەوت دروست بوو وردە بەکارهێنان و بەرهەمێنانی نەوت زیادی کرد وردە وڵاتە پیشەسازیەکان ئەو وڵاتانی کە ئێستا بوون بە بڵۆکی اقتصادی گەورە وردە چاویان بڕیە ئەم سەرچاوە سروشتیە و توانیان ئیسیسمارەت دەست بکەن و کارگەکانی لەسەر بنیان بنێن و پاشان لە ساڵانی 1970کانە چی دروست بوو تەماشاکەن form its foundation until the beginning of the 1970 OPEC was unable to increase oil prices. Reason was difficulty of OPEC members to agree on common policy. سێرکەم بەڕێزان بە شێوازێکی گشتی چی دروست بوو بە شێوازێکی گشتی OPEC دروست بوو لە ساڵی چرا لە ساڵی 1960کان ئاگە تەماشا بکەن لێرە formed in 1960 at the Baghdad Iraq کەواتە OPEC دروست بوو دەستی بەچی کرد OPEC ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیەی کە ئێستا لە مەجای نەوتا کارەکات لە مەجای نەوتا بزنسەکە و سیاسەتی نەوتی بە شێوازێک لە شێوازەکاندا ڕێژێتەوە دروست بوو لە ساڵی چەنە لە ساڵی 1960 ئاگە تەماشا بکەن لێرە لە وڵاتی عێراق دروست بوو و لە شاری بەغدا دروست بوو لە ساڵی 1960 و پاشان لە نێوان کێو چیا دروستیان کرد ڤەنزوێلا